ئەمە گۆڕی عەزیز محەممەدە ئەو هاوڵاتی بەر لە 2 ڕۆژ بەهۆی تۆپبارانەکانی تورکیاوە گیانی لەدەستدا دەچینە گوندەکەی و بزانین هاوڵاتیانی گوندەکە تا چەند ترسیان لە دووبارەبوونەوەی کارەساتێکی لەو شێوەیە هەیە. لەگەڵ گەشتنمان بە گوندی قامیش دەنگی فڕۆکەکانمان بیست کە بەردەوام بەسەر گوندەکە و ئەو ناوچانەدا دەسوڕێنەوە و چاودێری ناوچەکە دەکەن. دڵە ڕاوکێ لە سیمای گوندنشینەکان بەدی دەکرا. سنووری خۆمانە خەڵک لە بەسراوانە ڕادی بە سنوورەکەی من کە کونەماسیوانە بۆ سەیران ئایا من بۆ سنوورەکەی خۆم دەچم ئایا من دەست بەسەر شێوەکانی خۆم تشکە تار بە ئاسمانەوە بێ خەڵک لە دڵە ڕاوچەیە خەڵکە ترسێ ئەڵێ لەوانەیە لێ لە سنوورەکە بدا لە جادەکە بدا لە ساریکی مەدەنی بدا خۆ چیەکەی کە سوکاری قوربانیەکان وێڕای دڵگەرمی و خەمی لە دەستدانی عەزیز محەممەد بەڵام نیگەرانیان بۆ بەردەوامی و دووبارەبوونەوەی کارەساتی هاوشێوەی 2 ڕۆژی ڕابردوو هەیە و لە ئەنجامیشدا ترسیان هەیە ناچار بن گوندەکانی ئەو ناوچەیە چۆڵ بکەن. هەموو ڕۆژێ تارەکە بەسە سەرمانەوەیە لەم شاخ لەو چێ و لەم دێ بۆ ئەو دێ یعنی هیچ زەمانێک نییە وامان لاتوێز دیەکە چۆڵکەین هەر لە سنووری ئاسوجا وەڵان لەم باش دەدان بەکەی لێە بەڵام خۆ لە سنووری ئێمەیان نییە هەر لە مەتیقی ئێمەیان نییە. خەڵکی گوندەکە ئاماژە بەوە دەکەن ئەوان خەریکی ژیانی ئاسایی خۆیان و بە ڕەز و باخداریەوە سەرقاڵن. داوا دەکەن کۆمەڵگەی نێودەوڵەتی و حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم هەوڵی پاراستنی خاکی هەرێم لە هێرشەکانی تورکیا بدەن و سەروەری خاکەکەی بپارێزن. ئێمە ئێستا شوێنمان هەیە ناوێریم چین لەبەر چ ناوێرین چی لەبەر تارە لەبەر موشک لەبەر درۆن مڵکی هیچ کەسمان داگیر نەکردووە خاجی هیچ وڵاتێکمان داگیر نەکردووە دەست درێژیشەمان نەکردو ناو خەڵکەوە داواکاریەکەمانەوەیە کە ئایا لە ڕێی وڵاتانەوە بێ لە نەتەوە یەکگرتوەکانەوە بێ لە حکوومەتی عێراقیەوە بێ لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بێ تۆزێک خۆ گورجکەن. ئەمە ژیانی گوندنشینانی قامیشە لە ناوچەی شینکایەتی کە تەنیا 30 کیلۆمەتر دوورە لە شاری سلێمانیەوە بەهۆی هێرشەکانی تورکیاوە بۆ سەر ئەو ناوچانە بە بیانووی هەبوونی گەریلاکانی پەکەکە چەندین جارە دەکرێنە ئامانج و لە تازەترینیشدا لە 2 دیسەمبەردا 6 هاوڵاتی بوونە قوربانی. سنوور کەریم دەنگی ئەمریکا سلێمانی. بەگریان ناتەوە برایمی تا بزاری